إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. باشترين كلام خۆشەویستەکانم كلامي خوای پەروەردگارە کە لە قورئانی پیرۆزە ئەی فەرمێ، و باشترین ڕێبازی پێغەمبەری خۆشەویستمانە صلی الله عليه وسلم، و خراپترین ڕێگا و ڕێباز ئەو ڕێگا و ڕێبازانەیە کە پێچەوانەی ڕێبازی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. هەر پێچەوانەیەک بۆ ئەو ڕێبازە پاک و بێگەردە سەرگەردانیە، سەر لێ شێوانە، نەکبەتیە، بەدبەختیە، قوربەسەریە لە دنیا و ئاخیرەتەکەشی ئاگری جەهەنەمە. خوا پەنامان بدە. خۆشەویستەکانم، ئەمڕۆ چینە خزمەتی ناوێکی تر لە ناوەکانی خوای پەروەردگار، ناوە جوانەکانی خوای پەروەردگار. هەر کەسێ بیان ژمێرێ ئەچێتە بەهەشتەوە. ئەمڕۆ چینە خزمەتی ناوێکی تر کە بریتیە لە ناوی المؤمن. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە سوورەتی حەشر ئەفەرمێ، آياتي بسوسيه: هو الله الذي لا إله إلا هو الملك القدوس السلام المؤمن. ناوي المؤمن طبعا اسم فاعل لزمان عربية بوانك عربية زان لا أمن يأمن أمنا وأمانا هاتو. ناوي جواني المؤمن لدو معنى وورقيرا ولزماني عربية لمعناي باور بيكردن ولا معناي أمن أمان. لمعناي يكم وخوش يسكانم توك سورة فاتحة أخواني للروجيكا بس لنوجه فرزكانتا هفدجر كاتي أو سورة بيروزة أخواني کۆتایەکەی داواکەی خوای پەروەردگار لەسەر ڕێگا ڕاستەکەی ئیسلام بەردەوامت بکە. اهدنا الصراط المستقيم صراط الذين، ڕێبازی ئەوانەی ئەنعەمتە عەلەیهیم، خوایە کە نیعمەتی خۆتت ڕژتە سەریانە لە پێغەمبەران، من النبيين والصديقين والرازگۆیان والشهداء والصالحين. أو أنعم عليهم، چونکە لە ئاەتی ترا خوای تعالى وا ئەفەرمێ تو ئەڵێی صراط الذين أنعمت عليهم، ئەوانن أولئك الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين. پاشان داواکەی کە خوای تعالى لەسەر ڕێبازی بتپارێزێ لە ڕێبازی کێ؟ غير المغضوب عليهم، ئەوانەی کەوا خوا لێیان تووڕە بووە، خوا بتپارێزێ لە ڕێگای ئەوان. ڕۆژی هەفتە جار تۆ بەس لە نوێژە فەرزەکانە ئەمە دووبارە ئەکەیتەوە، نەک ڕێبازی ئەوانەی کە لێیان تووڕە بووی. خوایە کێن ئەوانەی کە خوا لێیان تووڕە بووە؟ بەس جوولەکەیە؟ وەڵڵا مەسەلەکە بەس جوولەکە نییە. جوولەکە بۆ خوایە لێیان تووڕە بوو، حەقیان ئەزانی لێ لایەن ئەدا، حەقیان بۆ باسەکرا لێی لایەن ئەدا. پاشان وەلە الضالین، نەک ئەوانەشی کە گومڕابوون خوایە ڕێ نەمان خەیتە سەر ڕێگای ئەوانەی کە گومڕابوون. ئەوانەی کە گومڕابوون کێن؟ بەس مەسیحیەکانن، وا ناوخوانە نا مەسیحی نەسارا نەوەڵڵا، ئەوانە چاو خۆیانیان نوقاندبوو وایە نەزانی ڕێگا ڕاستەکە هەر ئەوان. ئێمەش هەنێکمان خۆی کەڕ کردووە، خۆی لاڵ کردووە، نایەوێ حەق بزانێ. ڕۆژی هەفتە جار تو ئەم دوعایە ئەکەی لە ئەخیرەکەشیان سونەتە بڵێ ئامین. ئەمە مەقسەدەکەمانە، یعنی لە ناوی مؤمن هاتووە. ئامین یعنی خوایە منیش باوەڕم هەیە
بەوەی کە ئەو ئیمامە ئەیخوێنێ و ئەو دوعایەی ئەو ئەیڵێ منیش وە لە دوای منیش ئەیڵێم بەیەکەوە ئەڵێن خوایە داوامان ئەوەیە وەڵاممان بدەیتەوە. هەروەها کاتێ یوسف عەلەیهی السەلام براکانی بردیان خستیانە ناو بیرەکەوە، درۆیەکیان هەڵبەست بۆ ئەوەی باوکیان بخەڵەتێن و تیان باوە گورگ خواردی. بردمان لەگەڵ خۆمان ئێمە مسابقەمانە کرد، پێشبڕکێمان کرد ئەومان لای غەرازەکانماندانە کاتی هاتینەوە گورگ خوارد بووی. قالوا يا أبانا إنا ذهبنا نستبق وتركنا يوسف عند متاعنا سئم دروكا فأكله الذئب قرق خواردي أم جا خويان أيانزاني دروكا بويا يعنوتشي وما أنت بمؤمن لنا خويا تو إن باوجان تو هر باور من بيناكي ألمو مؤمن أويا يعني باور بيكردن خويا باو تو هر باور من بيناكي أجر إمر راسيش بلين تو هر باورمان پێ ناکەی خۆشیان ئەیانزانی درۆڵێن جا زۆربەی درۆزنەکانی ئەم زەمانە هەروە ئاڵێن ئەی خۆ خەڵک هەر باوەڕمان پێ ناکە ئەگەر ئێمە ڕاستیش بکەین هەر باوەڕمان پێ ناکەن. ئەمە معنای یەکەم. معنای دووهەم کەلیمەی مؤمن کە ناوی خوای پەروەردگارە، یەکێک لە ناوەکانی خوای پەروەردگارە ناوە جوانەکانی لە ئەمنەوە هاتووە تا خوای تەعالا لە سوورەتی قوڕەیشە ئەفەرمێ با فليعبدوا رب هذا البيت با قريش پروردگاری او ماڵە بپەرستن الذي أطعمهم من جوع وآمنهم من خوف کە تێری کردن لە برسێتی کە ئەمنی پێدان لە چی؟ لە ترس، ینی ئەمن و ئاسایشی پێدان لە ترس کەوابوو بە معنای باوەڕ پێکردن و بە معنای ئەمن و ئاسایش دێ ناوی المؤمنی خوای پەروەردگار. یەکێ لە معناکانی ئەوەیە کە یەکێ لە معناکانی ناوی المؤمن ئەوەیە کە خوای سبحانه وتعالى خوای پەروەردگار پێغەمبەرەکانی بەڕاست ئەخاتەوە. خوای تعالى محەممەد ئەنێرێ صلى الله عليه وسلم معجزەی پێ ئەدات تا پەیامی پێغەمبەرەکانی خۆی پێشی خۆشی بەڕاست بخاتەوە و تاوەکو هیچ کەسێک نتوانێ بەرامبەری ڕابۆستێ کە قورئانە تا ئێستا 1400 ساڵە کەس نەیتوانێ بەرامبەری ئەو معجزە گەورەی خوای پەروەردگار بۆستێتەوە و پەیامی پێغەمبەرەکانی تریش بەڕاست دەخاتەوە. پێغەمبەر موسى عليه السلام خوای تعالى ئەینێرێ و معجزەی پێ ئەدا، معجزەیە کە بەڕاستی بخاتەوە بۆ زمانی خۆی لەو زمانەی کە ئەو تیاژیاوە هەندێک شت باو بووە معجزەیەک ئەنێرێ لەوانە هەمووی گەورەتر بێ. هەروەها پێغەمبەر عیسی عەلەیهی السەلام بە هەمان شێوە لە زمانی ئەوە طب زۆر باو بووە، پزیشکی زۆر باو بووە، ئەو معجزەیەکی پێدا خوای تەعالا وا بەڕاستی خاتەوە کە مردوو زیندووە کاتەوە، تر هیچ مەجالێکی تیان نییە، هیچ کەسێک ناتوانێ بەرامبەری بگرێ بە ئیزنی خوای پەروەردگار. ئەمە هەمووی بەڕاست خستنەوەی پێغەمبەران هەمووی بەرجەستەیە لە ناوی المؤمن کە ناوێکە لە ناو جوانەکانی خوای پەروەردگار. یەکێکی تر لە معناکان و لە واتاکانی المؤمن خۆشەویستەکانم خوای تەعالا کردارەکانی گفتارەکانی بەڕاست ئەخاتەوە. خوای تەعالا کردارەکانی گفتارەکانی بەڕاست ئەخاتەوە. یعنی چۆن تۆ بۆ قورئان ئەخوێنی و ئەوە نەبەسرایتەتە قورئانەوە، بۆ قەت تێر لە قورئان ناخۆی، بۆ ئەوەندە خۆتت بەستۆتە قورئانەوە چونکە ئەوەی ABC لە قورئانە و ئەی خوێنیتەوە و ABC تەماشاکەی بالفعل جێبەجێ ئەبێ، بالفعل لە ژیانی ڕۆژگارتە جێبەجێ ئەبێ ئەوەی خوا وعدی پێت داوە. ئەگەر تۆ ئەمرەکانی خوا جێبەجێ بکەی دوور بگری لە قەدەغەکراوەکانی خوای تەعالا ئیسراحەتێکی دەرونیت پێ ئەدا، دڵنیاییەکت پێ ئەدا، پێ ئەبەخشێ جیاواز شیرینی ئیمانت و لەزەتی ئیمانت پێ ئەدا. بەڵام ئەگەر باوەڕی پێ نەکەی، ئەگەر جێبەجێی نەکەی، ژیانت هەمووی ئەبێ بە تاڵی و بە ناخۆشی هەست بە ئیسراحەت ناکەی، دائیمەن هەستەکەی دوو دڵی دڵە ڕاوکەی قەلەقی. خوای تەعالا لە قورئانی پیرۆزە سوورەتی طەها ئەفەرمێ قال اهبطا منها جميعا. خوای تەعالا ئادەم و حەوای دابەزاندە سەر زەوی بعضكم لبعض عدو،
لەسەر زەویە مرۆڤ و نەوەکەی ئادەم ئەبن بە دوژمنی یەکتری. فإما يأتينكم مني هدى جا ئەمجا پەیامی خوای پەروەردگارتان بۆ دێت. فمن اتبع هدايا هەر کەسێ شوێنی پەیامەکەی خوا بکەوێ فلا يضل ولا يشقى هەرگیز گومڕا ناوێ. هەر بابەتێک باسەکرێ لە هەر زەمانێکە 1400 ساڵ بەسەر قورئان و دابەزینی قورئانە تێپەڕی کردووە. ئێسەش لە زمانی ئەو پەڕی پێشکەوتنی مرۆڤایەتی، زمانی تەکنەلۆجیا، زمانی ئەنتەرنێت، زمانی کەناڵە ئاسمانیەکان، ئەو پەڕی تەکنەلۆجیا ئێسە پێشکەوتووە سەیرەکەی هیچ شتێک نییە کە پەیدا بوو بێ کە دروست کرابێ پێچەوانەی قورئان بێ. و هەرچی ڕوو ئەدا لەم دنیایە تو ئەتوانی تەفسیری کەی ئەگەر بە جوانی لە قورئان تێ بگەی و شوێنی ڕێنمایەکانی قورئان بکەوی بە جوانی لەسەری بڕۆی و گومڕا نەبی. فلا يضل فلا يضل. خوای تعالی بەو قورئانە بەسیرەتێکت پێ ئەدا، بینینێکت پێ ئەدا، نەک بینینێکی پێشخۆت بەڵکو دووربینیشت پێ ئەبەخشێ. بەسیرەتت پێ ئەدا خوای تعالی، ئەزانی شتەکان چۆنە و بۆ کوێ ئەچێ، جیاواز لە خەڵکی تر. فلا يضل خەڵک گومڕا ئەبن، خەڵک وایان پێدی ئەوانەی کە لە قورئان تێنەگەیشتون و شوێنی قورئان ناکەون هەر جاری بەلایەکە ئەڕۆن، سەریان لێ تێکچووە، نازانن چی بکەن. بەڵام تۆی مسلمان شوێنکەوتووی قورئان نا. فلا يضل گومڕا نابی ولا يشقى. و ئەگەر شوێنی قورئانیش بکەوی لە هەر زمانێک لە زمانەکانە قەت بەدبەخت نابی. برایە ڕێنمایەکانی قورئان ئێستەش ئەڵێ ئەو ڕۆژێ کە دابەزیوە هەرگیز ڕێنمایەکی قورئان نییە تۆ جێبەجێی بکەی پێچەوانەی پزیشکی سەردەم بێ، پێچەوانەی علمی تازە بێ، شتیوانیە، مستحیلە. قەت قورئان نەیوتووە بۆ نمونە فلان شت بخۆ ئیسا علم کەشفیکە ئەو شتە بیخۆی زەرەرێکی گەورەی هەیە. قەت نەیوتووە فلانە شت پیسە و حرامە مەیخۆ ئیسا بزانن ئەمە قازانجێکی زۆری هەیە و چۆن قورئان وتوێتی مەیخۆ. سبحان الله. 1400 ساڵ برایە ئەگەر ئەم قورئانە هی خوا نەبوایە ئێسا هەزارەها هەڵەی تیا بوو. ئەم ئیطمئینانە نەفسیە، ئەم دڵنیابوونە کە خوای تعالی بە تۆ بەخشیەتی، ئەمە بەرجەستەیە لە ناوی ئەلمؤمن. سەیرەکەی هەموو ئەو شتانەی ڕوئەدا ئەو ڕووداوانەی لەسەر زەویە هەمووی تەصدیقی چی ئەکا؟ ئەو قورئان و پەیامەی خوا ئەکا کە پێش 1400 ساڵ دایبەزاندووە. فلا يضل ولا يشقى ومن أعرض عن ذكري هر كسي پشت لم قرآن هلكا فإن له معيشة ضنكا. سبحان الله. جياني هل دنيا جياني زور تنگي هيا گوجال كانية جياني كوا پر لتالي پر لناخوشي اوجق لقيامتش ونحشره يوم القيامة أعمى للرجي قيامة شابكيوري حشرك كوابو جوانتنين شتي أم دينا أويا كهيش لقل واقع تصادم ناكا لقل رودا وكاني روجا لقل أوشتاني كدروس أبي وبيدا أبي حتى قيامة دجايتي نية قيامكي خوا دجايتي ناكا بويا دڵنیا ئەبی کە لەسەری بڕۆی خەسار ناکەی لە هەموو ژیانتە. طبعا لە ژیانی کۆمەڵایەتیتە، لە ژیانی تاکە شەخصیتە، لە ژیانی خێزانیتە، لە ژیانی ئابووریتە، لە ژیانی کۆمەڵایەت، لە ژیانی سیاسیتیشە. یعنی ئەگەر هەر وڵاتێک ڕئیسەکەی و پەرلەمانەکەی و حکوومەتەکەی لەسەر قورئان بچن واللهی هەرگیز بەدبەخت نابن. هەر کۆمەلگایەک لەسەر ئیسلام بچێ، لەسەر قورئان بچێ، قورئان پیادە بکە قەت بەدبەخت نابێ. وحل لە هەر شتێکە لە قورئان لابدا نەکبەتیە، لە هەر شتێکە. یعنی بۆ نمونە شتەکە وەلەو بەسیتیش بێ ئەگەر لابدا سەیرەکە یەک کێشەی گەورە دروسە بێ، چونکە تۆ لە پەیامی خوا لاداوە. خوا ئەم ئەرز و ئاسمانەی دروست کردووە، خوا ئەزانێت چی بۆ ئەم دنیاە باشە. تۆ لە خۆ تۆ دەستکاری بکەی زۆر خەتەر دەرەچی. یەکێکی تر لە معناکان و لەواتاکانی ناوی ئەلمؤمن خۆشەویستەکانم خوای تعالی ئەمان بە تۆ بەخشێ. ئەمان یعنی چی ئەمان بە تۆ بەخشێ؟ لە هەندێک شتی بەسیتە باسیەکەین.
خوای تعالی سەبات و جێگیربوونێکی داوە بۆ نمونە بە ئاسن. ئەگەر بوایەت و ئاسن یعنی حەدید ڕۆژێک ڕق بواە و ڕۆژێ نەرم بواە کەسمان نەمانەتوانی ئێستا لەناو ئەم مزگەوتە دانشین بە ئەمان، چونکە تۆ ئەزانی ئاسن بەردەوام سیفەتی ڕقبوونی تایە، یعنی وشکبوون و ڕقبوون و پتەوی تایە. تۆ کە تێکەڵی چمن تۆت کردووە خانووی قات لە بان قات دروستەکەی، مزگەوتی دوو قاتی و سێ قاتی دروستەکەی، لە ژێریا دائەنشی هیچ ترسێکت نییە. چی ئەمانێک ئەی ئەگەر وانە بواە، ئەگەر خوای تعالی ئاسنی بەو شێوە دروست نەکردایە چی تەکرد؟ خۆت ئەمان نە ئەمە، ئیسراحەت نە ئەمە. جاری وا هەیە، قەسری وا هەیە، تەلاری وا هەیە، چەندین قاتە کابرا لە قاتی بیسەمە لە قاتی سیەمە زیاتریش ئەژێ و هیچ ترسێکی نییە. ها لە ئەمانە، ئەمە یەکێکە لە ڕەحمەتەکانی خوای تعالی کە خوای تعالی بە ئینسانی بەخشیوە. أمن جعل الأرض قرارا وجعل خلالها أنهارا وجعل لها رواسي وجعل بين البحرين حاجزا أإله مع الله بل أكثرهم لا يعلمون. خوای تعالی جێگیربوونی بە تۆ داوە، بە تۆ مەبەستم دانوێلەیە، بۆ نمونە بەگەنم، بۆ نمونە بە تۆوی شووتی، بە تۆوی خەیار، بە تۆوی کاڵک، بە تۆوی ئەو هەموو زەرعاتە کە ئەکرێ لە دنیاە کە مرۆڤایەتی ئەتوانم بڵێم نیوەی خۆراکی لەسەر ئەوەیە. ئەگەر ئەو جێگیربوونە نەبوایە تۆ بتوێت تۆوی شووتی بەخشی بوەشێنی و کاڵک دەرکا. یعنی هەروەها لە شتەکانی تر ژیان هەمووی تێکەچوو. سبحان الله، تۆ کاڵک ئەوەشێنی کاڵک دەرەکە، خەیار ئەوەشێنی خەیار دەرەکە. ئەم جێگیربوونە ئەمنێکی داوە بە ئەمنی غیذایی بە ئینسان بەخشیوە. ئیتر ئینسان مرتاحە، فکری صافە، گەنم ئەوەشێنە گەنم دەرەکە. ئەمەش لە ئەمن و ئەمانی خوای پەروەردگارە. ئەگەر ئەم سەرزەویە خێرایی خۆر و زەوی ئەگەر بەم شێوە سابت نەبوایە کە ئێستا هەیە، یعنی ئەگەر وانە بواە ژیان هەمووی تێکەچوو. سعات نە ئەمە، کاژێر نامە، جا کاتژمێر نەمێنێتر تەواو دنیا تێکەچ. ئەمە ئەمانە بە تۆ خوای تعالی بەخشوێتی. هەڵاتنی خۆر، هەروەها ڕۆژ و شەو، هەروەها هاوین، زستان، پاییز، بەهار. ئەگەر ئەمانەوەکو خۆی نەبوایە چیمان بکردایە؟ بەڵام ئەمە هەمووی ڕەحمەتی خوای پەروەردگارە. خوای تعالی بە تۆ بەخشوێتی تاوەکو ئەمانت پێ ببەخشێ. خوای تعالی سیفەتی جێگربوونی داوە بە کانزاکان. بۆ نمونە ئاڵتون هەر ئاڵتونە، تەنەکە هەر تەنەکەیە، مس هەر مسە، ئەلەمنیۆم هەر ئەلەمنیۆمە. ئەمانە هەر یەکێک سیفەتی خۆی هەیە و لا نادا. جا ئەگەر تۆ وانە بواە تۆ چەند مسقالێک ئاڵتونت لە بازار بکڕایە دوای باتایەت و بۆیەتە زەردک لە ماڵە چی تەکرد؟ ئەخە برا لەوانەیە ڕوویدایە. یعنی ئەگەر ڕەحمەتی خوا نەبێ و ئەمن و ئەمانی خوا نەبوایە تۆ چی دەکرد؟ خۆژیان هەمووی تێکەچوو. بەڵام خوای تعالی ئەمانەی جێگیر کردووە هەر هەمووی تاوەکو بتوانی ژیان بۆیتە سەرخۆ. بڕێشتر هەیە جێگیر نییە، بڕێشتر هەیە جێگیر نییە. خوای تعالی جسمی ئینسانی بە شێوەیە خەڵق کردووە هەموو مرۆڤەکان دڵیان لەم لایە و هەرچی دەمارەکانیشی هەیە هەمووی دیاری کراوە. کابرا کە پزیشکی ئەخوێنێ، توب ئەخوێنێ، لە ئەو پەڕی دنیا توب ئەخوێنێ، دوای دێت ئەبێتە دکتۆر لە ئەم پەڕی دنیا. هەر ئەو ئینسانانەیە کە ئەو لەسەری تەدریبی کردووە بە هەمان شێوە، نەفس ڕەگ، نەفس دڵ، نەفس شێوە، یعنی یەک شێوازە. ئەمەش ڕەحمەتی خوای پەروەردگارە کە مرۆڤەکان لەسەر یەک شێواز خوای تعالی خەڵقیانی کردووە. ئەمەش ڕەحمەتە و ئەمن و ئەمان ئەبەخشێ بە ئینسانەکان. هەروەها هەنێ شتێ خوای تعالی دژی بۆ دروست کردووە. ئاگر سووتێنەرە، بەڵام خوای تعالی ئاوی دروست کردووە ئاگر بکوژێنێتەوە. ئەمە تر سابتە لە هەموو دنیا و بەردەوام ئەو شتە بەردەوامە. دەوا
زۆرینە ئەو نەخۆشیانەی کە هەیە یعنی یەک نەخۆشی نییە لە دنیا ئیلا خوای تەعالا دەوای بۆی داناوە بەڵام تر هەیە ئەیدۆزێتەوە هەیە نادۆزرێتەوە. یعنی ئەگەر بواە و دەواکان ئەم نەخۆشیە ئەمڕۆ بەم دەوا چارەسەر بواە بەیانی بەو دەوا چارەسەر نەبایە چی تەکرد خۆ مرۆڤایەتی تێکە چوو. دەوایەک پێش 5,000 ساڵ بۆ نەخۆشیە دیاری کرابێ و چارەسەر بوو بێ ئیسەیش هەر چارەسەرە. ئەمەش ڕەحمەتی خوای پەروەردگارە خۆشەویستەکانم. ئەمەش ئەمان ئەدا بە ئینسان كيف أخاف ما أشركتم ولا تخافون أنكم أشركتم بالله ما لم ينزل به سلطانا فأي الفريقين أحق بالأمن إن كنتم تعلمون. ئێوە شەریک بۆ خوا قەرارە دەن ئێمە شەریک بۆ خوا قەرار نادەین کاممان شایستەین کەوا لە ئەمن و ئاسایشە بژین؟ طبعا ئیمانداران، چونکە هەموو ئەم شتانە ئەگەڕێنەوە بۆ خوای پەروەردگار و ئەزانن خوا خالقێتی. کابرایەکی بێدین بەردەوام لە ترسە ئەژێ، بەردەوام لە قەلەق و دڵە ڕاوکیا ئەژێ، بەردەوام ئەترسێ تووشی مصیبەت بێ. بەڵام تۆی ئیماندار دڵت پڕە لە ئیتمئینان و لە دڵنیابوون، دڵت پڕە لە جێگیربوون، دڵت پڕە لە ڕازیبوون بە قەزا و قەدەری خوای پەروەردگار. تۆ خوا ئەناسی زۆر بە جوانی و ئەزانی ئەمە هەمووی لەژێر ڕەحمەتی خوای پەروەردگارایە. ئەم دوانە چەندێ فەرقیان هەیە؟ زۆر فەرقیان هەیە خۆشەویستەکانم، زۆر فەرقیان هەیە. خوای تەعالا ئەمانی بە تۆ بەخشیوە خۆشەویستەکانم لە جەستەی خۆتە. بۆ نمونە خۆشەویستەکانم ئێستا تۆ بەم ڕۆژە سیارە لێ بخوڕی زۆر مرتاحی لەبەرەوەی چاوت دوور ئەبینێ، بەس ئەگەر شەو بێتە سەرا سیرەکەی زۆر قەلەقی، لایتەکانیش چەند بەهێز بێ هەر بە جوانی بەر پێشی خۆت نابینی. ئەی ئەگەر ئەم چاوی ئینسانە بەرە بەرەکز بواە و یعنی بگایشتە مەرحلەی سیر کە براکانم مەسەلەکە ئەمە یەکێکە لەو نیعمەتانەی لەو ئەمن و ئەمانەی کە خوا بە تۆ بەخشوێتی دوو چاوی زۆر ڕێک و پێک وە زۆر بینەر دووریش ئەبینێ بە قەدەر ئەوەندەی ئیشەکانت پێجێ بەجێ بکەیت. هەروەها بیستن نیعمەتێکی زۆر گەورەی خوای پەروەردگارە. ئەتوانم بڵێم ئەمڕۆ زۆرینەی ئیشی ئەم دنیاە بەگوێ ئەبێ، بە گوێچکەکانت بە بیستن ئەبێ. زۆرێک لە ئیشەکانت بە تەلەفۆنەکەی، کەسێک گوێچکی نەبێ و بیستنی نەبێ ئەزانێت چەندێک گوێچک و بیستن مهمە. ئەمە هەموو خوای تەعالا بە تۆ بەخشوێتی تا ئەمنت پێ ببەخشێ. تام بۆن یعنی ئێستا تۆ جاری وایە شتێکی فاسد و خراپ جیاکەی تۆ لە شتێکی یعنی بۆ منە خۆراکێکی فاسد خراو بوو بەس بە بۆنەکەی ئەزانێمە خراپ بووە، بەس بە بۆنەکەی یا بە تامەکەی. ئەی ئەگەر بۆن و تام نەبوایە خوای تەعالا دوو دەسی بە تۆ بەخشیوە دیفاع بکەی لە خۆت. ئەی ئەگەر دەسەکانت نەبوایە خوای تەعالا دوو پێی داوە پێت کەوا ئەم شوێنەکە ئەگۆڕی بۆ ئەو شوێنەکە لە دەستی هەنیە شت ڕائەکەی. ئەمە هەمووی ئەمن و ئەمانە خوای تەعالا بە تۆ بەخشێتی. بەڵام کێ هەستی پێکە؟ ئینسانی ئیمانداری ڕاستەقینە هەستی پێکە. ئینسانی ئیمانداری ڕاستەقینە هەستی پێکە، ئەوەی کە باوەڕێکی پتەوی بە خوای پەروەردگاری خۆی هەیە. داواکارم خوای تەعالا هیدایەتمەندا نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە، دامەزراومان بکە، بیر و باوەڕمان دامەزراو بکە. یا ڕەبی خوایە لەو کەسانە بین کە بە جوانی ئەدناسن، بە جوانی سیفەتەکانت ئەناسنەوە، بە جوانی نیعمەتەکانت ئەناسنەوە شکری ئەکەن. یا ڕەبی خوایە لەوانە نەبین کە قەدری نیعمەتەکانت نازانن، یا ڕەبی لەوانە نەبین کە شکرت ناکەن. یا ڕەبی خوایە ئیسلاحمان بکەی، هیدایەتمان بدەی، دامەزراومان بکەی. یا ڕەبی خوایە ڕەحم بە مردوەکانمان بکەی، شیفای نەخۆشەکانمان بدەی. یا ڕەبی خوایە ئەو مسلمانانەی کە احتیاجیەکیان هەیە کە پێویستیەکیان هەیە خوایە ڕەحمیان پێ بکەیت و بۆیان جێبەجێ بکەی، خێری دین و دنیای تێ بخەی بۆیان. یا ڕەبی ئەمن و ئەمان لە وڵاتمانە بەرقەرار بکەی. یا رب العالمین دوورمان خەیتەوە لە فیتنە و لە ئاژاوە و لە دووبەرەکی. یا رب العالمین یا ڕەبی خوایە کاربەدەستانی ئەم وڵاتە ساڵح و دادپەروەر بکەی، دووریان خەیتەوە لە زوڵم و لە ستەم، دووریان خەیتەوە لە مافخۆردنی ملەتەکەیان. یا رب العالمین کوردستان خێر و بەرەکەتی بەسەرا بڕێژی، یا ڕەبی خێر و بەرەکەتی خۆتی بەسەرا بڕێژی. یا رب العالمین ئامین ئامین. خۆشەویستەکانم، چۆن بتوانین ئەم سیفەتەی خوای پەروەردگار لە خۆمانەوەکو مرۆڤ بەرجەستە بکەین؟ آخر ئیمامی ئیبن القەیم ئەفەرمێ خوا یەکێ لە ناوەکانی خوای تەعالا ئەشەکوورە، واتە سوپاسگوزار. ئەفەرمێ هەر کەسێ خوا خۆشەویستترین کەس، خۆشەویستترین خەڵقی خوا لای خوا ئەو کەسەیە کە سوپاسگوزار بێ، ئەو سیفەتە لە خۆیان جێبەجێ بکە.
ئێمە چۆن بتوانین صفەتی مؤمن لە خۆمانە جێبەجێ بکەین؟ خۆشەویستەکانم، ئەبێ ئێمە بە دوو شێواز، ئێمە نەمان و دوو معنای هەیە، لە معنای باوەڕ پێکردن، لە معنای ئەمن و ئەمان. تۆ ئەبێ باوەڕێکت وابێ، ئەبێ کردەوەکانت لەگەڵ گفتارەکان تا بگونجێ. آخر تۆ نابێ ظاهرت شتێک بێ و باتنت شتێک بێ، لەبانەوە شتێتر بڵێیت و لە ژێرەوە شتێکی تر بیت. نابێت تۆ لەبانەوە پیاوێکی زۆر چاک ساڵح ڕێک و پێک ئەهل مزگەوت وا دەرکەوێ لەبەر چاو خەڵک وە قسەکانتیش وا دەریخەی، بەڵام لە ژێرەوە کابرایەکی حەسوود غەیبەتچی متەکەبیر و فی الزل قسە دێنی لە بین خەڵکا و قسە ئەبەی درۆزن، یعنی قین لە دڵی بەرامبەر بە خەڵکی. یعنی ئەم سیفەتە لەکوێ لەگەڵ ئەوەیە ئاگونجێ؟ ئینسانی مسلمانی ڕاستەقینە و کەسەیە کە خۆی ئەڕازێنێتەوە بە ئیمان دەرەوە و ناوەوەی. وذروا ظاهر الإثم وباطنه. خوای تعالی ئەفەرمێ يعني واز لە تاوانی دەرەوە و تاوانی ناوەوەش بێنە. تۆ چۆن خۆت ئەڕازێنی، تۆ دەرەوەی خۆت ئەڕازێنی، تۆ هەوڵدە ناختیش دڵتیش بڕازێنیتەوە. خاڵی دووەم خۆشەویستەکانم ئەمان. ئینسانی مسلمان جیاوازە لەگەڵ خەڵکی ترا. ئیسە خەڵکانێکەیە لەسەر ئەم زەویە مافیان، کەس تەمین نییە لیان، دڕندەن، دائیمەن خەڵک خۆی لیانە پارێزێ. بەڵام ئینسانی ئیماندار خەڵک ئەیبینێ مرتاحە، ئەبی بە دراوسەی خەڵک بە ئیسراحەت ئەخەوێ، تەمینە لە ماڵی، تەمینە لە شەرەفی، دڵنیایە ئەزانێت تۆ تعدای لێ ناکەی. کاتێک کە ژنی پێ ئەدەی زۆر مرتاحی، نایە لە کچەکەت برسی بێ، نایە زوڵمی لێ ناکات، ترست نییە زوڵمی لێ بکات، ترست نییە فەسحی بکات، حیای ببات، ترست نییە لێی بدا، زۆر مرتاحی. کاتێک کە ئەبیتە شەریکی مرتاحی زۆر، ترست نییە خیانەت بکات. ئیماندار ڕاستەقینە، ئیمانداری ڕاستەقینە خیانەت لە حسابات ناکە، خیانەت لە شەریکی ناکە. کاتێک کە جیهازێکت هەیە ئەبیتە لای کابرایەکی ئیماندار، بۆ نمونە مۆبایلەکەت ئەبیتە لای کابرایەکی، مۆبایلێکی چاکت هەیە بەس خەلەلێکی تایە، لە لای دائێنێ ئەڵێ نیم سەعاتی تر بێرەوە، تەمینی کە شتێکی مهمی جیهازەکە ناگۆڕێ، شتێک خراپ بخاتە شوێنەکەی دوای بیفرۆشێتەوە. تەمینی لە وەزیفەکەی، لە وەزیفەیەکی یا بەدەستەوە تەمینی خیانەت ناکە. کەوابوو ئینسانی ئیماندار بەری ئەو حەدیثەی پێغەمبەرەکەوێ صلی الله عليه وسلم کە ئەفەرمێ مسلمانی ڕاستەقینە ئەوەیە مسلمانان لە زمان و لە دەستیان پارێزراو بن. باوەڕداری ڕاستەقینە ئەوەیە کە خەڵک باوەڕی پێ بکە، تەمین بێ لێی. المسلم من سلم المسلمون من لسانه ويده، المؤمن من أمنه الناس على دمائهم وأموالهم. خەڵک تەمین بێ لێی. کەوابوو دراوسێکەت لێت تەمینە، ئەوەی دێ مەعمەرت لاکە لێت تەمینە. کاتێک نەسیحەتێکە ترسی نییە غەشی لێ بکەیت و درۆی لەگەڵا بکەیت. کەوابوو کاتێ شتێکت پێدا ئەزانی ئێکسپایر نییە، فێڵت لێ ناکە. ئەمە ئینسانی ئیماندارە. بەڵام سێکە ڕۆژانە چەندێک خیانەتە بیسین، چەندێک شتی پیسە بیسین. جاری وایش هەیە ئەڵێن کابرا ئەهلی مزگەوتە، ئەهلی مزگەوت و ئەهلی جمعە و جەماعەت، بەڵام ماڵی خەڵکە خوا، ئەوەنە دەفتەری دزی کۆیە کاتەوە خەڵک پارا خاتە لای بەچی حاڵێ 5-6 ملیۆنێکی کۆ کردوێتەوە لە مەعاش و لە ئەملا و ئەولای خاتە لای ئیشی پێ بکە، دوای ئەوە لە یەک ناکایەکە پیا و ئەی باو ئیتر درۆیەکی بۆ دۆزێتەوە. لەوانەشە هەبێ فێڵی لێکرابێ، بەس خۆ تۆ هیچ کەسێ زۆری لێت نەکردە پارەی ئەو عالەمە کۆ بکەیتەوە بە یەک جابی دەی بە ئاوە. سەیری ئەو هەموو خیانەتە بکە لەناو مسلمانانە ڕوئەدا، بەڕاستی نەکبەتیە و قوربەسەریە. خۆشەویستەکانم، بۆیە ئینسانی ئیماندار ئەبێ خەڵک لێی تەمین بێ بە دوو شت. تۆ ئەو سیفەتەی خوای پەروەردگار المؤمن لە خۆتا بەرجەستە ئەەکەی، کردەوەکانت پێچەوانەی قسە و گفتارەکانت نییە، پێچەوانەی یعنی ناوت پێشەوانەی دەرەوەت نییە. دووهەمیش مسلمانان لە دەست و لە زمان و لە کردەوەکانت پارێزراو ئەبن.